یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 3 ناڕەزایەتی مەدەنی. دەربڕینی ناڕەزایەتی مەدەنی بۆ یەکەمین جار لەلایەن دیوید هانری سۆرۆ فیلسوفی ئانارشیستی ئامریکایی سەدەی 19 لە ڕێگەی گوتارێک هەر بەم ناوەی خستە بەرچاو. سۆرۆ لەم گوتارە کە ناڕەزایەتی مەدەنی بە کەرەستەیەک بۆ شۆڕش هەڵبەت نە بە مانای ڕووخان بەڵکو بە کەرەستەیەکی دوور لە توندوتیژی بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی بێسنووری حکوومەت و دادپەروەرانەترکردنی دەناسێنێ. بە بڕوای سۆرۆ هەر ئەمە خۆی شۆڕشیشی ڕاستەقینەیە. لێکۆڵینەوەیەکی سۆرۆ کە بە ناوی ئەرچی ناڕەزایەتی مەدەنی لە بەرامبەر دەوڵەت بڵاوکراوەتەوە لە گرنگترین بەرهەمەکانی ناڕازیانی مەدەنی لە جیهاندا هەژمار دەکرێت. کەسایەتیەکانی وەک ماهاتما گاندی، مارتین لوتێر کینگ و لیۆن تۆلستۆی لەژێر کاریگەری ئەم گوتارە بوون. سۆرۆ باوەڕمەند بوو کە باشترین حکوومەت حکوومەتێکە کە حکوومەت نەکە. سۆرۆ لایەنگری تاگەرایی بوو. دانی ماڵیات بە دەوڵەتی ڕەت دەکردەوە و لە شارستانیەت و شارنشینی بێزار بوو. سۆرۆ ناڕەزایەتی مەدەنی ئاوا پێناسە دەکات. ناڕەزایەتی کارێکی شەرمەزاری نییە. ئامانجی نزیکی ئەو توشکردنی حکوومەت بە کێشەیە و ئامانجی کۆتایی کەمکردنەوەی مەسلحەتگەرایی بە یارمەتی ناساندن و نیشاندانی یاسای ڕەوشتی بۆ دیاریکردنی بناغەیە کە لە سەرۆتری عەقڵ و باوەڕمەندی کۆمەڵایەتیە. چەند نمونە لە ناڕەزایەتی مەدەنی لە مێژوودا هەن کە بریتین لە ناڕەزایەتی مەدەنی لە بەنگڵادێش لە ساڵی 1970 شێخ موجیب الرەحمان و حیزبی خەڵکی لیگ جوڵانەوەی مێژووی و هاوکاری نەکردنی بۆ کارکردن لەگەڵ دەستگای سیاسی نظامی پاکستانی ڕۆژهەڵاتیان ڕاگەیاند تا دەوڵەتی پاکستان مەجبور بکەن کە هەڵبژاردننی ساڵی 1970 کە لەوێدا حیزبی خەڵکی لیگ سەرکەوتوو بوو قبول بکەن. ئەم جوڵانەوە داخرانی تەواوی دام و دەستگا حکوومەتیەکان و دام و دەستگاکانی نزیک لە حکوومەت، هێنان و بردننی گشتی، بازرگانی، قوتابخانە و زانکۆکانی لێکەوتەوە. پاکستانی ڕۆژهەڵات یا بەنگڵادێشی ئێستا لەدانی ماڵیات بە دەوڵەتی پاکستان خۆی دەبواردوو. تەواوی مەعاملەکانی نێوان پاکستانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا بە تەواوەتی ڕاگیرا و تەواوی پەیوەندیەکان بە شێوەی تەلەفۆن و تەلێگراف لەگەڵ پاکستانی ڕۆژاوایی بڕا. پاکستانی ڕۆژهەڵات بەڕێبەری خەڵکی لیگ بۆ ماوەی 18 ڕۆژ بە شێوەیەکی ڕاستەقینە وەک وڵاتێکی سربەخۆی لێهاتوو ئەم کارە ناوەندی دەوڵەتی لە پاکستان وەلەرزە خست. ناڕەزایەتی مەدەنی لە کوبا. لەم ناڕەزایەتی مەدەنیە جوڵانەوەیەک بە ناوی من لەگەڵ دیکتاتۆر هاوکاری ناکەم ساز بوو. دروشمی سەرەکی ئەم بزوتنەوەیە من داخوازی گۆڕانم بوو. لەژێر ئەم دروشمە 6 دروشمی دیکە هەبوو کە بریتی بوون لە من بەرەنگاری دەکەم، من یارمەتی نادەم، من جاسووسی ناکەم، من پەیڕەوی ناکەم، من سەرکوت ناکەم و هەروەها ئەندامانی ئەم جوڵانەوەیە بۆ نیشاندانی هاوکاری نەکردنی خۆیان لەگەڵ ڕژیم دەستیان بە شێوەیەکی تایبەت لەسەر سینگیان دادەنا. ژنانی سپیپۆش گروپێک بوون کە هاوسەران و دایکان و خوشکانی ناڕازیەکانی کوبایی کە بۆ ئازادکردنی خزمە گیراوەکانیان لە ئەو ناڕەزایەتی مەدەنیانەدا بەشداریان کردبوو. جوڵانەوەی کارگەری ئینگلیس. جوڵانەوەی ئازادی خوازی ڕەشپێستەکانی ئەمریکا بەڕێبەری مارتین لوتێر کینگ و ساتیاگراکانی گاندی لە جوڵانەوەکانی ئیلهامگیرا و لە ناڕەزایەتی مەدەنین. بێشک یەکێک لە کاریگەریترین کەسانێکە کە ناڕەزایەتی مەدەنی لە بیر و لە کردەوەدا بەکارهێنا و ئەوەیان بە ناوی نمونەی سەرکەوتوو لەم شێوە خەباتکردنا بەرامبەر بێعەداڵەتی تۆمار کردووە. ڕێبەری گەورەی هیند ماهاتما گاندی بووە کە بە ئیلهام لە دەرسەکانی ڕەوشتی هیندونیزم و فەلسەفەی دژی توندوتیژی ڕێگای خەباتی خۆی لەسەر بناغەی بەرەنگاری ئاشتەوایی و هاوکاری نەکردنی چالاکی دامەزران
کە لە ڕوانگەی سۆرۆ و تۆڵستۆی بۆ خەباتکردن لە ڕێی سربەخۆیی هیندی ژێردەستی داگیرکەری ئینگلیستان زۆر کاریگەری بووە. بنەما و ڕێگاکارەکانی خەباتی بێتوندوتیژی گاندی دەکرێت بە شێوەی خوارەوە فۆرمۆڵە بکەین. 1. قبول نەکردنی کاری حکومی. 2. گەمار و خستنە سەر کەلوپەلی ئینگلیسی. 3. مانگرتن. 4. ناڕەزایەتی دەربڕین و ڕێپێوان. 5. مانگرتن لە خواردن. 6. پێشوازی نەکردن لە بەرپرسان. تایبەتمەندیەکانی ناڕازیەتی مەدەنی بە شەرافەتمەند بوون، پەیوەندیدار بوون، نەبوونی توندوتیژی و ئاشتوایی بەبوونی ئەو دەزانن. هانا ئارێند تێئۆریسیەنی ئاڵمانی ناڕەزایەتی مەدەنی وەکو دوایین شێوەی ناڕەزایەتی بەرامبەر بە بێجوابمانەوەی ڕێگاکانی ئاسایی گۆڕان دەزانێ. لە ئێران جوڵانەوە کۆمەڵایەتیەکان بۆ لابردنی حیزابی زۆرەملی و مانگرتنی بارهەڵگرەکان و مانگرتنی مامۆستایان و مانگرتنی بازاڕیان دەتوانین بە ناڕەزایەتی مەدەنی ئاشتەوایی هەژمار بکەین.